ئێمە وەکو گروپی کێدۆسان نزیکەی 10 ساڵە لەو دەشت و دەرەی گەرمیانین بە حکمی ئەوەی زۆر دەرەچین و متابعی ئاژەڵ و باڵندەرکێوەکانەکەین چەند هۆکارێک بوونە هۆی یان کۆچکردن یان نەمانیان ئەویش سوتانی دارستانەکان تەلبەندکردنی سونی ئێران و هەروەها ڕاوی هەڕەمەکی ئەمە وای لێ کردووە بەڕاستی هەندێک ئاژەڵ یانداری کیوی کەم بنەوە نەک نەمێنن قڕکرێن بەڵام هەندێکی قڕکرێن بەڕاستی سەتۆ ئەوانە ئاسکە کوژن یەک و دووسێ و ئەوانە ناکوژن یعنی زۆر شتمان بینیوە بەداخی بەڕاستی جێگەی داخە و هەروەها ئێمە وەکو گروپی کێودۆسان داوا لە حکومەت لەلایەنی پەیوەنددار لە ئیدارە یەکەجیەکان وەکو ناحەکان ئەمانە متابعی شوێنەکان بکەن بەڕاستی ئەمە سامانێکی سروشتیە لە وڵاتانی ترە ناوچەی پارێزراو ئەکەن ئەمانە وای لێکەن یعنی خەڵک بڕۆ سەردانیان بکە بەڕاستی وەکو ئاسکی گەرمیانی تەنها لە گەرمیانە هەیە بەڕاستی ئەمە کارەساتە ڕۆژانە قڕەکریە بەڵێ پۆلیسی دارستان بەداداچوون بۆ ئەوانە ئەکەن بەڵام ئەوانش بە ئیمکانیەتێکی کەمەوە بەداداچوون بۆ ئەوەکەن ئەگەر باسی ژیانی کێوی بکەین لە گەرمیانە بەڕاستی ژیانی کێوی دەوڵەمەندە بەڵام دەوڵەمەندیەکەیشی مەترسیەکان بە گوێرەی ئەو دەوڵەمەندیان لەلایەکەوە وشکە ساڵی هەیە لەلایەکەوە مەترسی گۆڕانی کەشوهەوا هەیە لەلایەکەوە مەترسی ڕاو هەیە بەگشتی ژیانی کێوی لە ناوچەکە لە ماوەی 30 ساڵدا ڕوبڕووی مەترسی گەورە بوویەوە دوای ئەوەی خەڵک گەڕایەوە بۆ دێهاتەکان و لە ساڵی 92 ئەوانەوە و چەک بەدەستی هەموو کەسێکەوە بوو ئەمە ترسێکی گەورەی دروست کرد بۆ سەر ژیانی کێوی لە گەرمیانە بەتایبەت و ئەوە بوو ژمارەیان تا دەهات کەمتر دەبوویەوە تا دامەزرانی پۆلیسی دارستان و ژینگەی لە کوردستانە بەگشتی و لە گەرمیانە بە تایبەتیش ئەمە بۆ هۆکاری ئەوەی ڕابوەستێت ئەگەر کەم نەکال ئەو ژمارە لەو عەدەدە بوەستێت.